عليكم ئازاری گورچی لێگەلە ناخۆشە ئەمەش نییە پێشەوەی بە تو بگەمنیە و کاتی گورچی لە پێشە ئەڵڵا هەنانیە دکتۆری دینیام کرد بەزی شادی سەدە بە دکتۆری چاکە دەکەم ئازاری گورچی لێ زۆر ناخۆشە ئازاری خیانەتت نەبیتیا خیانەت و باسی چ دەکەی باسی ژنە دووەمیەکەت دەکەم ژنە دووەمیەکەت شیری دووەم تو باسی چ دەکەی سابەتی دەکەی دەمەشاو نامەیەکە چێ نامی نردیە درۆیە بوختانە باوەڕ بکە بوختانە خەرە کەیفی بە ژیانی من و تو نایە دەیەوێ ژیانی من تو تێک بدە عالەم حەسوودی بە ژیانی مەدێ لەو دنیایە بەرینە عالەم بەس حەسوودی بە سعدی دێوە نییە ئەوە ڕستم کرد تەلەفۆن و پۆلیسی دەکەم ئێستا کە دی دەست بە لای پۆلیس و نییە ئەو وێنەیە پیشان دەدەم بەس پێشەوەی بچمە لای پۆلیس هەستە بە پێشم کۆ بچتە لای نایە بۆ لای دکتۆر گیانە ئازارت هەیە قەینا ئازاری چ کلێم چابەوە خیانەتم لێ کرایە بە وەڵڵا خیانەتم نەکرد با تەلەفۆنە بۆ دەهام بکەم وا بە وازە تەهامی بینە دەهام ڕۆژی هەتا ئێوارەی نییە دەبی بە ژیانی مە مەشغوڵ بی کاکە وازمی لە فەقیری کاکە وەزدە تەهامی بینە تەلەفۆن بۆ برام دەکەم و تەواو با ئەو بێچارە بکە ئامیش دەچم چارەی ئەوەی دەکەم وا دەست بە پۆلیسی با دەهام بێ ئەلۆ کاکە قەومە ئەو جارە بوو بەڕاستی سعدیش نینەوە کوڕم ئەمە چی بوو تۆ ئێستا بڵەنگە ناتەوە ترسم مشکلێکی گەورە دروست ببێت لەوە زیاتری قابلەدایە بەس خەمن نەبێ بە یەک ناودام ناوە فەیسبووکەکە 1000 ساڵی تر شەریکەی فەیسبووک بێ نازانێ منە بەناوی چیەوە کوڕە بیچارەکە بیجار چییە بە فۆنتی عەرەبی نووسیمە بۆی نەزانێ ئای من ڕقم لەو ناوە خوازراوانێ بە ئەمری خوا ئەوەی کە بە ناوی خوازراوە کۆمنتی کرد یا قسەی کرد یاشکێ ئەوە بزانە کە هیچ غیرەتی نییە بۆستن سعدیە ئەلۆ سعدی گیان چۆنی؟ قەوما لیمۆ گیان قەوما بۆ چی بۆ سعدی گیان؟ قوڕم لۆجی لایتەوە قوڕ ئەی ڕۆخوانەکە چی بووە؟ ماڵیان کاول کردم مار کێ ماڵی کاول کردووی دە جوان قسە بکە سعدی تێبگەێنە خەریکە دڵمەتەقەیە؟ کەسەچی ناکەس بەچە بە فەیسبووکە چی دروستکرا و فەیک هاتیە نامەچی لە بۆ هەنانی نردیە پێی گوتیە سعدی دوو ژنی هەیە ئەتۆ ئاگات لە دنیاە نییە ئەک ماڵی ئاوا بێ ئەمە کێ پیاوەتی لەگەڵا کردوین؟ ورەوە کەسێکی سووک و ڕیسوا ناوی لە خۆ نایە کوڕە بیچارەکە شەربی چارەی بکە بوو هەموو قەلبی بشێنم والله سعدی گیان من دەستخۆشی لێ یەکەم خۆ تۆ هەر نەتتوانی کەشفیکەی